با من دەوڵەمەند بم، خوامە کرد 1000 ساڵ لە دوای فەقیرەوە چوومە باشتەوە. کوێی باشە فەقیری؟ هەژار پێش دەوڵەمەند ناچێتە بەهەشت. لە ڕۆژی قیامەتدا هەژاری هیچ پاداشتێکی نییە. ئەمە وتاری مامۆستایەکی ئاینی و باز لەوە دەکات کە ئەوەی دەوترێت لە ڕۆژی قیامەتدا کەسی هەژار پێش کەسی دەوڵەمەند دەچێتە بەهەشت و کەسی دەوڵەمەند دوای 500 ساڵ لە پاش هەژار دەچێتە بەهەشت. ئەسڵ و ئەساسی نییە و هەژاری پاداشتی نییە. مامۆستا ڕزگار حەمەسەلیم پێش نوێژ و وتارخوێنی مزگەوتی ئوسامەی کوڕی زەید لە شاری هەڵەبجەی شەهید لە گرتەیەکی ڤیدیۆیدا باز لەوە دەکات کە هیچ پێغەمبەرێک نەبووە کە هەمیشە هەوڵی نەدابێت کە ئومەتەکەی دەوڵەمەند بێت و هەموو پێغەمبەران دژی هەژاری بوون و ئەوە تەنها تێگەیشتنی خەڵکە کەوەیان داناوە هەژاری باشە و پاداشتی هەیە و نێرانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەم قەنەعەتیان لای خەڵک دروست کردووە کە هەژاری پاداشتی هەیە تاوەکو بە هەژاری قایبن و پێش نەکەون. ئەوە دوژمنانی ئەم دینەوەیان کرد لە ئێمە قەنەعەت بکەین فەقیری پاداشتی هەیە لە قیامەتە، ئەسڵ و ئەساسی نییە. ئەو مامۆستا ئاینی ئاماژە بەوە دەکات کە 6 کەس لەو 10 کەسە مژدە پێدراوی بەهەشت کەسانی دەوڵەمەند و بازرگانی گەورە بوون و هەمیشە هاوڵە نزیکەکانی پێغەمبەر بوون و سەبارەت بەو قسانی دەوترێت هەژاران پێش دەوڵەمەندان دەچنە بەهەشت. مامۆستا ڕزگار قسەیەکی مامۆستا مەلا محەممەدی گەوری کۆیە دەهێنێتەوە کەوتوێتی با من دەوڵەمەند بم و خوا بکات 1000 ساڵ لە دوای فەقیرەوە بچمە بەهەشت. مامۆستا مەلا محەممەدی گەورەی کۆیە فەرمێ با من دەوڵەمەند بم، خوامە کرد 1000 ساڵ لە دوای فەقیرەوە چوومە باشتەوە. ئەو باز لە ئەزمموی جوولەکە دەکات لە مێژوودا کە هەمیشە لە بازرگانی گەورەکاندا بوون و کاری قوماش فرۆشی و زارنگەریان کردووە و دوورکەوتونەتەوە لەو کارانی داهاتیان کەمە و جەخت لەوە دەکاتەوە کە دەبێت مرۆڤ بزانێت چ کاسپێک بەرەو سەرکەوتنی دەبات بۆ ئەوەی هەمیشە ژیانی بە بەرەکەت بێت و ئیسلام هانی دەوڵەمەند بوون دەدات نەک هەژاری، چونکە هەژاری هیچ باشێکی تێدا نییە و مرۆڤ دەبێت هەمیشە دەستکراوە بێت نەک چاوەڕێی دەستی خەڵک بێت. عادی جوولەکە یەک تەماشا بکە لە مێژووە سەوزەی فرۆشت بێ، میوەی فرۆشت بێ، کارێ ناکەن بەسەر بچێ، کارێ ناکەن مایەکەی کەم بێ، هەمیشە کاریان لەناو قوماشا بووە، لەناو زڕنگەریە بووە، لەناو ئاڵتون فرۆشیە بووە. لە فەرمودەیەکی سەحیحدا هاتووە کە پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دەفەرمێت هەژارانی ئیماندار پێش دەوڵەمەندەکان بە 500 ساڵ دەچنە بەهەشتەوە. ئەو خاڵەشی کە مامۆستا ڕزگار جەختی لێ دەکاتەوە ئەوەیە کە ئەم فەرمودەیە نابێت بکرێتە پاساو بۆ ئەوەی مرۆڤ تەمبەڵ بێت و هەوڵی دەوڵەمەند بوون نەدات.